ئامادەبوانی بەڕێز خوشک و بیانی خۆشەویست بە ناوی ڕێکخراوی داکۆک بەخێر هاتنێکی گەرمتان دەکەین. ئێستاش بەر لەوەی دەست بە بەرنامەی خۆپیشاندانەکەمان بکەین، دەقیقەیەک وەستان بۆ گیانی پاچی شەهید سۆرانی مامە حەمە و سەدەم شەهیدانی ڕێگای ئازادی، دەقیقەیەک بە بێدەنجی بوەستن. ئێوە ئەتوانن ئازارمان لە پێکەنینی خۆتانە بتوێننەوە، ئەتوانن بەڵام ئەوەی لە خەونی گورگە بۆرەکەی یەکەمەوە نەهاتە دی و نایشێتە دی، ئەوەی هەرگیز پێتان ناکرێ سڕینەوەی ئازادیە لە ڕوحمانە، کوشتنی عاشقی ئەبەدی دار و بەردە لە ناخمانە، ڕاماڵینی خۆشەویستی دیار بەکر و کەرکووکە لە دڵمانە. کۆتایی ئێمە کاتێکە کە کۆتایی هەناسە هات، ئەوەی نایە و نابێت بەنا، ئەوەی ئایە و نابێت بەنا، کوژانەوەی ئایندەیە لە چاوی یەک بە یەکمانە. ڕێکخراوی داکۆک هاتنی سوپای تورکیا بە هاوکاری پارتی و بنەماڵەی بارزانی بووقوڵایی خاچی هەرێمی کوردستان و سەرجەم پێشێلکاری و بردومانی فرۆکە و درۆن و تۆپبارانەکان کە بوونەتە هۆی شەهیدبوون و برینداربوونی سەدان هاوڵاتی مەدەنی هەرێمی کوردستان کە بەشێکی زۆر لە قوربانیەکان ژن و منداڵ و خەڵکی دووتیار و گوندنشین نوشینەکان بوون، و هەروەها هێنانی هەزاران سەرباز و سەرچی قورس و جێگیرکردنی پرکە و بارەگای سەربازی و دانانی بازگە و پشکنینی ناسنامەی هاوڵاتیان و دانانی تابلۆی ناساندنی سنوور لە قوڵایی خاکی هەرێم و سوتاندنی هەزاران دۆنم زەڕەز و باغ و دار و دارستانەکانی دەست و بان و چاکان، برینەوەی دارستانەکان و بەتاڵان بردنیان لەلایەن تووشاوە بە توندی ئیدانەی دەکەین و پێشمان وایە هاتنی سوپای تورکیا مەترسیەکی جددیە لەسەر سەقامگیری سیاسی و پێگەی هەرێمی کوردستان. بەڕێزان، بەداخەوە لە سایە دەسەڵاتی پارتی و یەکێتی ڕۆژ بە ڕۆژ وڵاتەکەمان ڕوبەڕووی دەیان قەیرانی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و مەترسی داگیرکاری و کاولکاری دەبێتەوە. بەمەوەیشەوە ئەرکی ئێمەی ئازادی خواست قورستر کردووە لە هۆشیارکردنەوەی کۆمەلگای کوردی و کۆمەلگای نێودەوڵەتی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم هەموو قەیران و پێشەلکاری داگیرکاریانە کە ڕوبەڕووی گەلەکەمان دەبێتەوە. بەڕێزان، هۆکاری دروستبوونی سەرجەم و پێشەلکاریانە و قەیران و مەترسیانەش خودی ئەو عیزبانە کە 32 ساڵە جڵەوی دەسەڵاتی هەرێمی کوردستانیان قۆڕق کردووە، دەستیان بەسەر داهاتی سەرخان و ژێرخان داگرتووە لە پێناومانەوە و پاراستنی بەرژەوەندی تەسکی عیزباتی و بنەماڵەکان، یاری بە خوێنی شەیدان و مێژوو ئیرادەی گەلەکەمان دەکەن و پەنا بۆ هەموو کردەوەیەکی نائەخلاقی و نامرۆڤانە دەبەن و تا کارگەیشتۆتە خیانەتی گەورەی نیشتیمانی و نەتەوەی و فرۆشتنی خاک و نیشتیمان و هەموو جۆرە هاوکارێکی دوژمنانی گەلەکەمان. بەڕێزان بەخێر بێن، دەستخۆشیتان لێکەم بۆ ئامادەبوونتان. بەڕێزان، بنەماڵەی بارزانی مێژویان پڕە لە جاشایەتی، ئەم بنەماڵە لە ڕاستیە کوردیان بە تەواوەتی ناشرین کردووە. ئەگەر بیر لەم بنەماڵە بکەیتەوە، هەرچی ئەو شۆڕشانەی کە بووەتە هۆکار بۆ ئەوەی ئامانجەکانی بەدەستێنێ بنەماڵەی بارزانی بوون، چونکە ئەمانە لە بنەڕەتە هەر بە خێڵەکی جاشی تورکیان و مانەوەیان لە هەرێمی کوردستانە وابەستەیە بەبوونی تورکیاوە، و ئێستش دەبینین بنەماڵەی بارزانی پێشڕەوی دەکا بۆ سوپای تورکیا بۆ داگیرکردنی ناوچەکانی هەرێمی کوردستان، و هەروەها پەکەکەیان کردوتە ئامانجێ بۆ ئەوەی ئامانجی تورکیا بە تەواوی بێکەوە بتوانێت خاکەکەمان بە تەواوی داگیرکە. لە ڕاستیدا بنەماڵەی بارزانی پێویستە سوک و ڕسوا بکرێن، دەبێ هەمومان یەکدەنگ بین لە ڕسواکردنی بنەماڵەی بارزانی. تا بڕوخێ بارزانی، جاش بارزانی، دەستان خۆش بێ بۆ ئامادەبوونتان، هەمیشە سەرکەوتوو و سەرفراز بن. ڕۆژاوای کوردستان سلااو ji ber xwedana Rojava silav ji bo gelê Kurdistanê başûr li ber xwedana dijî faşîsta Tirk û dagirkirkirina Otmaniya. Her kes dizane
ku ev dagirkirina faşista Türk ji Kurdistanê re Rojava li her derê Kurdistanê li başûrê Kurdistan pîlanek nêtek Osmaniya ye İmparatoriya Osmaniye ji bo lo herkes divê zanibe şiyar be em hêvînin em bang dikin ji hikûmeta Iraqê re hikûmeta Herêma Kurdistanê re ji partiyên gelê Kurdistanê ji perlemana hikûmeta Kurdistan ku şiyar bin ku ev dagirkirina Tirkî ji Kurdistanê re yê dibin pîlan û nêtê İmparatoriya Osmaniye. هەر بەخێر بێن ئەمڕۆ 16 ساڵیادی شەهیدی نەمر سۆرانی مامە حەمە بەرز ڕادەگرین و ئێمە درێژە پێدەری ڕێگایە و شەهیدانەی ئەمڕۆ ئێمە لێرە کۆبووینەتەوە جگە لە ئازار و شکنجەی شەهیدێکمان کە لەسەر بوونی گەندەڵی لەسەر بوونی پارتی لە ناوچەی کەرکووک لەسەر ئاشکراکردنی ئەو شوێنە خراپانەی کە پارتی دابینی دەکرد بۆ ئەوەی خەڵکی کەرکووک و ئەو ناوچانە بخاتە ژێر کۆنتڕۆڵی خۆیان ئەوە بوو سۆرانی مامە حەمە هەستا بە ئاشکراکردنی ئەوانە و ئەوە بووە هۆکاری ئەوەی کە لەناو ماڵەکەی خۆیاندا بە بەرچاوی خوشک و براکانیەوە تیرۆری بکەن ئێمە لێرە درێژە پێدەری ڕێگای ئەو شەهیدانەین ئێمە دەبێ هەمیشە خۆمان بە قەرزداری ئەو شەهیدانە بزانین چونکە ئەگەر ئەم شەهیدانە نەبانایە ئەگەر ئاشکراکردنی ئەوان نەبا ئەمڕۆ ئێمە زۆر شت لەوانەی کە ڕووی دەدا نەمان دەزانی ئەمڕۆ دەبینین پارتی میتی تورکستان کە من ناڵم دیموکراتی کوردستان پارتی میتی تورکستان دەبینن چۆن لەشکرکەشی تورکی فاشست دەکا بۆ سەر وڵاتەکەمان بە بەهانەی بوونی پەکەکە بەڵام ئەوەی کە تورکیا دەیهەیە پەکەکە نییە پەکەکە تەنها بەهانەیەکە بەڵکو ئەو مەبەستێتی لە داگیرکردنی مووسڵ و کەرکووک و گەڕانەوەی بۆ سەر نەخشەی عوسمانی دایکێک جەرگی سوتا و سەدان دایک فێری بەخشینی ڕۆڵەکانیان بوون کچێک دڵی شکا و هەزاران کچ ترسیان شکا لە ورد و خاشبوونی دڵیان پێی ئێوە لە شەقامەکان هەڵکەندرا و ئێمە هەمومان دێینە سەر شەقام ئەم ئاوە شیرینە چی بوو ڕشتان ئەم پەیامە جوانەتان لەکوێ هێنا ئێوە کەنزە گرانبەهاکانی بانکی ئازادی بوون بە ڕۆژی نیوەڕۆ دزران ئێوە چرای دەستی ڕێبوارە تامەزرۆکان بوون شەوە زەنگ بوو تێک شکێنران جاشی سەدەیە بارزانی تورکی بۆ باشوورهانی جاشی سەدەیە بارزانی تورکی بۆ باشوورهانی. Good afternoon, everyone. Today we all stand here. We ask for get our freedom land. We deserve to live like any other human beings. Erdogan and Barzani and Talabani, they are biggest terrorists in history. They try to sell our land to. They try to sell our land. We don't want to die anymore over nothing. We want to get our freedom. Let's just not forget about today's 21st of July. The days they killed the Soran Mama Hama. Rest in peace. I just want to say he done nothing. He killed because he asked for freedom. من دەمەوێت بڵێم بەداخەوە لە سایەی دەسەڵاتی پاشیلی پارتیویەکێتی ڕۆژ بە ڕۆژ دەرگای سنوورەکانیان بەڕووی دژمندا دەکەنەوە ئەوە تا تورکیا لە سنووری پارتی کە یارمەتیدەرێکی باشێتی دێتە هەرێمی کوردستان ڕۆژ نییە بەوەی بۆ دومانی فڕۆکە جەنگەکانی هاوڵاتیانی مەدەنەی شەهید نەکات جگە لەوەی بۆتە هۆی شێواندنی سروشتی هەرێمەکە ئێمە وەک چالاگوانان بە توندی ئیدانەی و لەشکرکێشەی تورکیا دەکەین بە حیزبە دەسەڵاتدارەکان دەڵێن کواغیرەتان کە نەتوانن خاکی خۆتان بپارێزن بەڵکو ببنە جاش و خۆفرۆشی دوژمن و پێم سەیرە لەمە بە دوا کەسانێک هەبێت دوای ئەم بنەماڵە خاکفرۆشانە بکەوێت. کێ بارزانی پێ باشە دیارە نازانێ جاشە وانێ یەک بستی هێمن هەورامیتان
کوانێ قسەی مەسعودی خاوەن ئیرادەتان ئەوە تورک هات خۆتان هەرزان فرۆشتان کرد واجەیش کوردستان قەسف باران کرد جەندرمەی تورک لە شیرازێ پیاسە دەکات بێزار بووین ئێمە چارمان چییە نەخاوەن وڵاتین نەخاوەن ژیانێکی ئەمانین تف لە کەرامەتتان لە شەرەفتان تف لە ڕسوایی خۆتان تف لە پارتی و جاشایەتیتان تف لەوەی کە بڕوایشتان پێ دەکات بەڕێزان ئێسایش کاک بەشدار جەلال ئەو بەڕێزە شعرێکیە بۆتان ئەڵێ با بفەرمێ فەرموو. ئێستا کەرکووک هەر بە قەڵاو بابە گوڕگوڕ بانگی ناکەن هەر بە شاری زێڕی ڕەش و خاسە و مەقام ناوی نابن ئێستا کەرکووک شاری شەهیدێکی ئەم سەردەمەیە شاری ئازادی قەڵەمە و خوێناوەکەی سۆرانی مامەحەمەیە فەرموون قوربان نۆکەرتانین سایە و سێبەر بۆ سەرتانین فەرمووی ناوێ ساحێب ماڵن خۆتان خاوەن عەرز و حاڵن قوربان ئێمە هەر جاش بووین بۆتان مەیگێڕی باش بووین غوڵامین نۆکەرین بۆتان شابوون ئاغابوون خۆتان قوربان سوڵتانی پایەدار لە خزمەتتانە گوند و شار سنوور کەیدا خراوە لێتان کەی دەپرسین کوێیە جێتان بەس بپارێزن پێگەمان با بمێنین لە جێگەمان وەچەمان سەگە بۆ ڕاوتان شکرین بەنان و ئاوتان لە کێتان ویست بدەن هانمان لە ناو بۆمبا بدەن قانمان بە خۆشحاڵیەوە ملکەچین بەگشت قولەی قافا دەچین هەر لەسەر هەمان بەڵێنین لە جاشبوونمان واز ناهێنین بە مەرگی خۆمان دڵخۆشین ئێمەی کۆیلە ئاوها گۆشین سوڵتان پارێزەری ئێمە بەس نەچینەوە ژێرخێمە لە هەرکوێوە دێن سەر چاومان هی ئێوەیە خاک و ئاومان بەس بپارێزن مەنسەبمان وەڕین و چرنوق و قەپمان تا ماوین هەر کۆیلە و جاشین لە ئاستنیە چیری ئێوە تانجی خێرای گەلێ باشین. بەداخ و پەژار و ئازارێکی دووبارەوە لێرە کۆبوونێتەوە بۆ سەر کۆنەکردن و شەرمەزارکردنی سنوور بە زێنەکانی هێزی تورکیا کە چاویان بڕیوەتە خاکی کوردستان. بەداخەوە هیچ کەس لایەنێک دۆستی کورد نییە لێرەوە داوام وایە کوردانی ئازیزی تاراوگا یەک دەست یەک ڕنگ هاوکار بن دژی سەرکێشی دژی پەلکێشی دژی هێزی داگیرکرد. من ئەمەوێ ئەوە بڵێم گەندەڵی و نادادی و خاکفرۆشی دوو بنەماڵی دیکتاتۆری یەکێتی و پارتی خۆفرۆش لە سنوور دەرچووە کێ بەرپرسیارە لە بەتاڵان بردن و فرۆشتنی خاک و قودسیەتی کوردستان کێ لە خەمی تەماح و دزینی قوتی خەڵکی وڵات و دزینی سەروەت و سامان و ژێرخان و سەرخانی کوردستانە کێ ڕێگای بۆ تووشای داگیرکەر کردەوە و کلیلی خاک و سامانی وڵاتی پێداوە بێگومان و بێ دوو دڵی دوو بنەماڵی خۆفرۆش و خاکفرۆش و سەرشۆرکەر و نۆکەری تورکیا دوو بنەماڵی دز و مافیا بۆ گەلەکەی یەکێتی و پارتیە.